سڵام علیکم بەنامی خۆی ئازیزەوە شەویسا دیدارەتەرە نامانێ خزمەت تا پێی ڕاستۆکردە یا زیندۆکردە و چاواچا کە فرە هۆرامیەکە مەوزاش دەسی گرجارەی نەتا عسکرو من وێ واچە و هۆرامی ڕەسەنم هەنێ کەی واژە و بلو غێرە هۆرامێکی وزوو دەسی ئەگەر نیەنم سەر و سەرەی و سەر و چەما ئەمما من واچەی هۆرامیم هەن چ پێویست کەرەوە کەی ئانەیە واژە و بلو واچەوە بێگانەی بەکارەبار و پێ نمونەی واچە و ژووری فرە هۆرامیەکە بەداخۆ ماچە ژوور فەرماوە بۆ ژوور نمازا بلو ژوور فەرمانگە حکومیەکە نەکەرداشا ژوور نەخێر برا شیرینەکەم عەزیزەکەم ئینە ژوور نییە ئینە بە هۆرامی پینەیە و چوە چوەر بشۆ چۆواچی ئامانی چوەر فەرماوە بۆ چوەر کەرام چوەر مەکەرام چوەر ژوور چوار دیوارێ و بەرێوە پەنجەرەیە وەشتەنەنی ئینە پەنەژوو چیۆ ژوور ئەهای یانە و من یانە تۆ یانەکەمان چوار ژوورین یانەکەمان دوی ژوورین بینێکی 50 ژوورێشتەنەنێ ژوور ئینە ژوورە چوەر ژوور نییە مشو ئینەیە ڕاستکەرمێ عکس و چوەری چێشە بەرە بعضێ ما جەوەرامیەکان ماچمێ ملای ملوپێ بەری یاخود فڵانە چوینا بەرەوە بعضێ جەوەرامیەکەشمان ماچمێ فڵانە چوینا جبەرەوە هەروە مادام هۆرامیێنی هیچ کێشەمانیا چەنی دووە واچێ هیچ وەختێ من ماچوو ئینانە پێبەری ملو تۆ فەرماوی پێجبەری ملو زاوڵەکەما ئینا بەرۆ زاوڵەکەما ئینا جبەرۆ ئینە هیچ کێشەوەش نییە هیچ سەرشەوەش گەرەک نییە خەڵکو هەر دەگەیەوە هەنی پێسە قسەکەری ماڵام واچەکە هۆرامێنە سەر و سەری و سەر چەما ئەمما پێسە هۆرامی تۆ چوەرە هەن مەبە واچی ژوور چی هەتا واچێوە ڕەسەنەی هۆرامیە مدرێ بوو هیچ وەختێ پێواز مەکەرۆنێ هەنی ئانێ مەوازە تۆ واچەوە غێرە هۆرامیەکە وزی دەسێ جاوەروانە هێمەڵەوارە ناچێو لای هۆرامی زوان نەواچوو ژوور ناواچۆ فەرماوە بۆ ژوور ملای ملو ژوور فەرماوە ملای ملو چوەر ئینانا چوەرەوە بەیدی چوەر ئینەیە وزمی دەسێ تا هۆرامیەکەما بە پاکی منەوە واچەکەش نەلادلێنێ زاوڵەکەی ما و کەس و کارەکە ما و ئاکەس و کارێشما کە غێرە هۆرامیێنی بیت تەکەڵاوێ ما بینی هۆرامیە پاک و ڕەسەن ماچەنەوە گێرە هەمیڵەوارە ناتاوا بم ئیسیفادەوە تا یاون و پەنێ وەشەویسا سەبسکرایب و کەناڵەکە تا ویر نەشۆ پەنج بنیێ دێ زەنگڵەکەرە هەر شادی بیدو وەش حاڵە ناکە ئاپێسەمەوە خزمەت تا و دەستاوەش بوو